مارک لەنتەری چێشلێنەری ئیتاڵی فەڕەنسی بە تەنیا لە ڕێستۆرانەکەی خۆیدا لە باکووری ئیتالیا بەردەوامە لە کارکردن و لە ئیستادا ڕێکردووەتە دلیڤری و گواستنەوەی خواردن بۆ ماڵان. بریارماندا دەست بکەین بە بردن و گواستنەوەی خواردن بۆ ماڵان بۆ ئەوەی کە لەسەر نەریتی خۆمان ببینەوە و میوان و کاریکارەکانمان لەدەست نەچێت. بە شێوەیەکی گشتی پێشتر خەڵک لە شارەکانی تورین و میلان و تەنانەت میوانی بێگانە سەردانی ڕێستۆرانەکەی دەکردین، بەڵام لە ئێستادا دەبێت ڕێز لە میوانە ناوچەیەکانی خۆمان زۆرتر بگرین. ڕێگە چارەکە بردن و گواستنەوەی خواردن بوو بۆ ماڵان. کارەکە ئاسانە لەبەر ئەوەی نرخەکەی جێوازە و لە ئێستادا زۆر هەرزانترە بەراورد بە جاران. مارک لە ئیستادا زیاتر لە هەوڵی ئەوەدایە کە دڵی میوانە ناوچەیەکانی لە ڕێگای هەرزانکردنی نرخی خواردنەکانەوە ڕاگرێت، تاکو و دەوڵەت چارەسەریەک دەخاتە بەردەمیان بۆ کردنەوەی پیشە و چالاکیەکانیان. لە ئێستادا زیاتر خواردنی ناوچەیی و لۆکاڵ دروست دەکەین. لە سەرەتاوە بۆ دروستکردنیان بڕێ کێشەمان هەبوو، بەتایبەت بۆ سۆنزەکان کە بەهۆی وەرزی سەرماوە دابینکردنی هەندێکیان ئاسان نەبوو. ئێمە هەمیشە کەسی جێگای متمانەمان هەبوو بۆ دابینکردنی کەلوپەلەکانمان. هەروەها باخچەیەکیشم هەیە کە لە مانگی 6 و 7ەوە دەست دەکەین بە چنینەوەی پەتاتە و تەماتە و سیر و پیاز تێدایە. ئەو دەڵێت کارەکە زۆریش ئاسان نییە. ئەوان خواردنەکان لە ناو زەرفی تایبەتدا دەگوازنەوە بۆ ماڵەکان و کڕیارەکانیش دەتوانن لە ڕێگای ئۆنلاینەوە شێوەی دروستکردنی خواردنەکانیان سیر بکەن و بەو شێوەیە ژەمە خواردنەکەیان دروست بکەن. ئێمە داواکاریەکانمان پێدەگات. هەموو ڕژەی داواکاریەکان بە شێوەیەکی تازە و نوێ ئامادە دەکرێن. گۆشت و ماکەرۆنی و خواردنەکانی دیکە دەخێنە زەرفی تایبەتەوە. گۆشتەکان پێشتر ئامادە دەکرێن و دروستی دەکەین. دوجار لە ڕێگای ئینتەرنێتەوە شێوەی دروستکردنەکەی دەخێنە بەردەستی کاریگارەکان و ئەوانش دەتوانن لەم ڕێگایەوە ژمێک خواردنی خۆیان دروست بکەن. وڵاتی ئیتالیا یەکێک لە وڵاتانەیە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە زیاترین خەسار و زەرەری گیانی و دارایی بەرکەوتووە. بەڵام حکوومەتی ئیتالیا ڕایگەیاندووە کە لە مانگی 5ەوە وردە هەنگاو دەنێن بۆ کرانەوەی بازاڕ و شوێنە گشتیەکان لەم وڵاتەدا.